افرد ئیشەکات غەڵەتە نابێش ئەی بەچی بژی خەڵک دەزمایی نییە ئەبێ پیاوی ژیانێ ئەبێ باوکی برای تۆ ئەنفالەکەت بینی مامۆستا ئەگەر کەسیشی نەبوو ئەبێ دەوڵەت بیژێنێ دەوڵەت هەیە ئەبێ عەتای بۆ بنێرێتە ماڵەوە عایشە خاتون ڕەسوڵ الله صلی الله علیه و وفاتی کردبوو کەسی نەما بوو عومەری کوڕی خەتاب عەتای بۆ ناردە ماڵەوە ساڵان ئێستا لە ئەنفالەکەیە ئێستا بۆ ئافرەتەن دا مافە ناکەن بڵێن کەسمان نییە بێ حکومەت پارەمان بۆ بنێرێتە ماڵەوە پێی بژین حکومەت پارەی زیینوو نییە بیان جانوەری مردووە حکومەت بۆچی نیەتی ئەی بۆ مەل هاوشتانە هەیەنەوە بۆ کۆمپانیا هاوشتانە هەیەنەوە بۆ خوددانی خەڵک هەیەنەوە بۆ ئەو شەق و بۆ کزوە شێنانەی کە هەیەنەوە بۆ ئافرەتێکی داماوی بێ دەسەڵات لە ماڵەکانی بۆچی نەیاڵی ئافرەت ئیش بکات بۆچی الله جل جلاله فەرمێ وقارنا في بيوتكن ئەگەر بە دوای ئیستیقرارە ئەگەڕێن لە ڕووی ئەخلاقی و دینی و مادی و معنەیۆ لە ماڵەکەتانە ئەگەر بە دوای ویقارە ئەگەڕێن هەردوو تەفسیرەکەی کراوە یعنی ڕێز و شکۆ هەمووی لە ماڵەکەی خۆتانە هاتنە دەرەوە بۆ ئافرەت ئافرەت هەیە نیقاب و ئیشەکە لەسەر ماڵی چی ئەگەر لە ناو مەحرەمی خۆیەتی بەرکەوتنی لەگەڵ پیاوان نییە بۆ نەفرۆشێ لەکوێی فرۆشێ لە ناو پیاوانە لە بازاڕی فرۆشێ شەرعی نییەوە نیقابیشە شەرعی خۆ مەرج نییە کە کەسێ سەر و سیمایەکی دینی پێوە بوو شتێکی کرد بێ بەدین لە تۆ جا ئەگەر وا بێ زۆر شت هەیە ئەبێ کەسێک کە سەر و سیمای دینی پێوەیە ئەیکا لە تۆ بێ بەدین و تۆش بیکەی نابێ بەدین بۆەوە منە گەڕێمەوە بۆ شەرع بۆن لە خۆی باوەکو زیناوایە بیکە من وا ناڵێم با دوو تۆ ئەوە حەدیثە من لە دەمی تۆ ئەوە حەدیثە و ڕوونیشمان کردوتەوە کە حەدیثەکەمە بەستی زینای داوێن نییە یعنی تاوانی زینایە دێتە ملی سێ جارە فەرمێ زانیە بۆن هەموو بۆنێکی ژنا بۆنێک کە تایبەت بێ پیاوانەوە لە خۆی باگنا بۆنی ژنان هەیە و قەینا لە خۆی بە جیاوازە ئەویش ئەو بۆنەیە کە لە جسمی خۆی تەجاوز ناکە لە منەوە ناڕوا بۆ ئەوێ ئەو ئافرەتە لە خۆی دابێ هەر لە ویایە نایە بۆ من بۆنی کەم و سەیری کەم چکە حەدیثەکە فەرمێ بۆنی بکا پیاوان و سەرنجی ڕاکێشێ ئەوە تاوانی زینایەکی بۆ نووسێت تاوانی زینایەکی بۆ نووسێت تاوانی ئەگەڕێمەوە پرسیاری پێشەمە ئافرەتێک نیقابی هەیە پۆشتەیە ئەچێتە مزگەوت هەتا نوێژی جەماعەتیش لە مزگەوتەکە بەڵام بۆ نەفرۆشێت ئیشەکە چۆن نایاڵی ڕێ تاوانێکە لەسەری و تاو ئەگەر بێت و بەر پیاوان بکەوێ تێکەڵاویان ببێ بازاڕە نابێ مابەسا خۆت بۆن لە ماڵە نافرۆشتێ خۆ بۆن لەوانێ بۆنی تایبەت بە ژنان بفرۆسێ ئەشت بفرۆشێت وانێ و کاڵایانی کە ژنان پێویستیانە بەعام بیفرۆشێ و کێشەی نامێن بەس هەر ئیشەکات کێشەی نییە ئەویان چونکە ئیشەکەی نابێتە هۆی بەرکەوتنی لەگەڵ حرام یعنی ئافرەتێک بۆی هەیە لە دوکانێکە شتی ئافرەتان فرۆشی ئاساییە سەنەوە باشترە زانی بۆ خێزانەکەی بڕوا لە پیاوێکی بکرێ بالەوەی بکڕێ ئەو بۆ ڕێگە پێدراوە ئەویش ناچار بێ ئیگناگەر پیاوی هەبێ هەر ئەبێ پیاوەکەی بژێنێ ڕۆژنامەنووس ئیشی ژنیانیشی پیاوە ڕۆژنامەنووس لە سەردەمی ڕەسوڵ الله نەبووە صلی الله ئەزانم بۆیە بەس ئیعلام لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شعر بووە إعلامي رسول الله صلى الله عليه وسلم بياو بوا من لي إعلام أو كات الشعر هبوا إعلامي رسول الله صلى الله عليه وسلم بياو بوا بلام قريش بياو شانه بوا جني شانه بوا روزنامەنووس پیشێ ڕۆژنامەنووسی مامۆستا جوابێ بیتەوە پیشێ ڕۆژنامەنووسی بۆ ژن حرامە ئەوەی کێتە سەر تەلەڤیزیۆن و کامل میکیاج و خۆی دەرەخا و ئیتر بە هەر شێوەیە بێ و خۆی پیشانی پیاوانەیە و هەواڵە خوێنێتەوە واڵی پیشەی ڕۆژنامەنووسی پێم دروست نییە من پێ دەڵێمەوە بە نیقابەکەەوە حەزەکەم فتوایەکەم بیتێ حرامە حەڵاڵە وەکو خۆ من ئەوەی کە پێی گەشتوم لە دەلیل و لە شەرع پێم دروست نییە دروست حرامە دروست نییە یعنی حرامە ئەوسا شەڕێکی بۆ نێم وەلەگەڵ بەسێرکە وەڵا خۆیان نەزانن حرامە خۆشیان تووشی حرام بوون بەستر کە نادەنێت طبعا هیان ئاگاداری دینەکەی نییە گەر ئاگاداری دینەکەی بێ ئەوەی کە شەرع دایناوە لەسەر ئافرەت طبعا باسی ئافرەتانێکن کە پەیڕەوی ئیسلامەکەن ئافرەتانێک کە قوبوڵیان نییە و خۆ وتە فێمێنیستن ئەوە بابەتێکی ترە